یاریەکانی گەڕینەوەی و کۆتایی خولی نایبی تازە پێگەیشتوانی کوردستانە لە کۆمەڵی یانەکانی هەولێر و دهۆک. 4 یاری ئەنجام دەدرێت پێش دەستپێکردنی یاریەکان. برایەتی بە پلەی یەکەمی کۆمەڵەکەی و کۆکردنەوەی 16 خاڵ گەیشتنی بۆ چوارگۆشەی زێڕین مسۆگەر کردووە. زاخۆش کە چاوەڕوانە و یاریەکانی کۆتایی هاتووە خاوەنی 13 خاڵە. هەولێر و بروسک و دهۆک و ئارەڕاتیش خاوەنی 10 خاڵن و هەر پێنجیانە ڕکابەری کۆتا بلیتی سەرکەوتن بۆ چوارگۆشەی زێڕین دەکەن. لەسەر یاریگای خۆی بروسک میوانداری هەولێری کرد بۆ هەردوویانە تاکە ڕێگای سەرکەوتن برنەوە بوو لە یاریەکە. لە خولەکیدا مستەفا قابیل گۆڵێکی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر تۆمار کرد، بەڵام دوای تەنها 2 خولەک ڕێبن ڕەحمان ئەنجامەکەی بۆ تازە پێگەیشتوانی بروسک یەکسان کردەوە. لا نیوەی دۆم و دوای هەوڵێکی زۆری هەردوویانە بۆ گۆڵی سەرکەوتن. مستەفا قابیل لە خولەکی نۆهات گۆڵی دووەمی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر زیاد کردو. لە یاریەکە براوە بوون، بەڵام بە جیاوازی گۆڵ سەر نەکەوتن بۆ قۆناغی داهاتوو. وەڵای سەرکەوتنەکەم هەموو دەگرێتەوە بۆ کاپتن حەسەن و مامۆستا عیماد و دەستخۆش لە دەستی کارگێری دەکەین کە زۆر ماندی بوون لەگەڵ ئێمەش. وەڵای یاریش گەلە خۆش بوو، تام چێشی زۆری شێ بوو. زۆر سپاسی بروسکش دەکەم بۆ میوانداری جوانە، چکە 2 یاری ڕابردوو 2 دۆڕانمانە بوو ئەو ڕقات و قەربوومان کردەوە. وەڵا 2 گۆڵەکە لەو خۆم حساب ناکرد، حسابکەم لە هەموو فەریقەکەیە. یاریەکی دیکە برایەتی سەرکەوتوو بۆ قۆناغی داهاتوو میوانداری دهۆچی کرد. لا نیوەی یەکەم و لا خولەکی 31 دیدار جەعفەر گۆڵێکی بۆ تازە پێگەیشتوانی دهۆک تۆمار کرد. لا نیوەی دۆمیش دهۆک 2 گۆڵی دیکەی لە ڕێگای ئەنەس ئیبراهیم زیاد کرد. برایەتی لە ڕێگای هەور و حەمەدەوە گۆڵێکی لە ڕێگای لێدانی سزاوە تۆمار کرد. هەرچەندە دهۆک بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوە بوو، بەڵام سەر نەکەوت بۆ قۆناغی کۆتایی. سپاس بە خواستێکی باشمان پێشکەش کرد، بەڵام خوا مۆفەقی نەکردین. پێش لەمە و بەر 2 یاری توانمان بە پلەی یەکەم چوارگۆشەی زێڕین. ئینشاڵڵا لە چوارگۆشەی زێڕینیش ئەو 2 یاری ئەو تەعویز دەکەینەوە ئینشاڵڵا بە هیوای نازناوە. لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری تازە پێگەیشتوانی هەندرێن و ئارەڕات بێگەیشتن. نیوەی یەکەم بێدەنگی باڵی بەسەر یاریگادا کێشا بوو، بە بێ گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەم هەر لەگەڵ فیکەی دەستپێک گۆڵ تۆمارکردنیش دەستی پێکرد. ئیسماعیل ئیبراهیم سوپەر هاتریکی خۆی لە یاریەکە بۆ تازە پێگەیشتوانی ئارەڕات تۆمار کرد. لە خولەکەکانی 47 و 55 و 64 و 9 4 گۆڵی تۆمار کرد. زەید ڕەزوانیش 2 گۆڵی تۆمار کرد لە خولەکەکانی 66 و 75. تاکە گۆڵەکەی هەندرێنیش محەممەد شاخەوان تۆماری کرد. لە هەردوویانش یەکە و یاریزانێکیان بە کارتی سوور کرایە دەرەوە. یاریەکە بە 6 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی تازە پێگەیشتوانی ئارەڕات بە کۆتا هاتوو، سەرکەوت بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین. سەرەتا دەستخۆشی یاریزانەکان دەکەم کە توانین ئاسێکی بەرز پێشکەش بکەن و بانجامێکی گەورە سەرکەوتن بەسەریانە هێندرێت تۆمار بکەین و بگەینە قۆناغی داهاتوو. وە زۆر دڵخۆشیشم کام ڕوو توانیم 4 گۆڵ بۆیانەکەم تۆمار بکەم و هەتا ئێستاش دەتوانم گۆلکاری خولەکەمە بەعد تۆمارکردنی 7 گۆڵ. بەمەنجامە دوای کۆتایی هاتنی یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان هەریەکە لە یانەکانی شۆڕیزە و ئاشتی و برایەتی و ئارەڕات گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین کە تاوەکو ئێستا بڕیا لەسەر شێواز و کاتی بەڕێوەچوونی نەدراوە. هەندرێن و پێشمەرگەی هەولێر و ڕزگاری و سلێمانیش دابەزین بۆ خولی پلەیەک. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.